ئێوارە باش دیارە لەمڕۆوە حکوومەتی هۆڵندا واروها وەزارەتی تەندروستی هۆڵندا بڕیاری ئەوەی داوەکە هەموو هاوڵاتێک ئەتوانێت سەردانی دەرمانخانەکانی سەرانسەر هۆڵندا بک بتوانێت تێستی خۆی بکە ئایا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا یاخود نا بۆیە ئاسانکاریەکی تەواو کراوە لە هەموو دەرمانخانەکان و لە هەموو ئەو شوێنانەی کە تایبەتن بە هەندێک مارکێتەیە کە تایبەتن بابەتی تەندروستی بۆیە ئاگداری هەموو هاوڵاتیانیان کردوتەوە کە دەتوانن بڕۆن ئەو کەرەستەیە بکڕن تێستی خۆیان بکەن لە ماڵەوە و هەروەها بەپێی ئەو ڕێنمانێنی کە وەزارەتی تەندروستی هۆڵندی بڵاوی کردوتەوە هەرچی هاوڵاتیەک لە خاکی هۆڵندایە بژی دواتە و کەسانەی کە ئەگەرە مافی نیشتە جێبوونیان هەبێ یاخود نیان بێ دەتوانن سوود لەو تێستە ببین یاخود وەنە سوود لەو کەرستانە ببینن لە دەرمانخانەکان دابیکردن بە هەمان شێوە باسی لەوە کردووە کە ئەو کەرستانەی کە ئەیکردن دەتوانن لەناو 15 خولەکدا نەتیجەکەی یاخود بۆنە ئەنجامەکەی وەرگن ئایا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان یاخودنا بە هەمان شێوە ڕێنمایی تەواوەتی داوەکە بە گرتە ڤیدۆ و هەروەها بە نووسین و بە هەموو شێوازێک ڕێنمایی تەواوی داوە کە هاوڵاتیان بتوانن بە ئاسانترین شێوە بتوانن سوودی لێ ببینن بتوانن تێستی خۆیان بکەن ئایا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان یاخودنا بە هەمان شێوە باسەوەکرا دەتوانن بۆ چەندانەیەکیش بکڕن لە ماڵەکانی خۆیاندا داینن بتوانن خێزانەکانیان ئەندامی خەزانەکانی دیکان بتوانن سوود لەوە ببینن بۆیە ئەمە هەنگاوێکی زۆر باشە لەلایەن هاوڵاتیانی هۆڵندیەوە زۆر پێشوازی لێ دەکرێت بگرێت لەلایەن ئەو هاوڵاتیانیشی کە سەردانی هۆڵندا دەکەن کە هەموو هاوڵاتێ دەتوانێت سوود لەو کەرستانە بینێوێت بۆیە من دەمێت باسەوە بکەم ئەمە لە کاتێکدایە کە تاکو ئێستاکە کەرەنتینەی دوای سەعات نوی شەو تاکو 4:30 بەیانی قەدەغی هاتوشوێ کەرەنتینەکردن هەیە ڕێگە بە هیچ کەسێک نادێت لە دوای نوی شەوە بچێتە دەرەوە گوزەر بک بە سەرجادەکانە بە هەمان شێوە ئەو هاوڵاتیانیشی کە دێنە ناو خاکەکەی بە هەمان شێوە پێویستە خۆیان کەرەنتین بکەن ئەم هەنگاوە کە کەرەستەکان دەفرۆشێت لە دەرمانخانەکانە هەنگاوێکە کە لە چەند ڕۆژی ڕابردا بە هەمان شێوە بەلجیکا و ئەڵمانیاش ئەم هەنگاویان گرتو دەبەر و هەموو هاوڵاتێک دەتوانێت سوود لەو کەرستانە ببینێت تێسی خۆی بکات لە ماڵەوە تەنها بە 15 خولەک ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆیە لە ئێستادا من دەمەوێت زۆر بە کورتی لە کۆتایە باس ئەوە بکەم کە ڤایرۆسی کۆرۆنا تاکو ئێستا بەربڵاوە لە نێو کۆمەڵگەی هۆڵندیا لە نێو هاوڵاتیانی هۆڵندیا تاکو ئێستا ترسی ئەویان هەیە کەرەنتینە هەیە و هەمان شێوە شوێنە گشتەکان داخراون تاکو ئێستا چێشتخانەکان تەنها دلیڤەری بۆ تەیە بڕۆی خواردن بهێنی ناتوانانی بچیتە شوێنە سەرداخراوەکان ئەو شوێنانشی کە سەریان کراوەیە نایەڵن کۆبوونەوەی زۆر دروست ببێت بەڵام لە هەمان کاتە هاوڵاتیانیش کردە بنەوە لە هەندێک جێگا بەڵام ڕێکارەکان بەردەوامن تاکو ئێستا ڕێنماییەکان بەردەوامن و ئەم هەنگاوە شەنگاوێکی زۆر باشە بۆ هاوڵاتیانی ئازاد گەلک سوپاس بتە.